بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی توریای کردو لەگەڵ هەرێکە لە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا و مەولود چاوشۆغڵۆ وەزیری دەرەوەی تورکیا کۆبەوە لە کۆبوونەوەکانی سەرۆکی حکوومەت لەگەڵ بەرپرسانی تورکیا تاوتوێ چەند پرسێک کرا لەوانە پەیوەندیەکانی نێوان هەرێم و تورکیا پرسی ڕێکەوتنی هەرێم لەگەڵ بەغداد و مەسەلەی ئاسایش و بوونی پاکەکە لە شنگال و لە هەرێمی کوردستان بە میواندەرێک لە بەڕێزان نەوسەد ساڵح شارەزای کاروباری تورکیا لە سۆدی سەرکێڕوە لاورێرەوە دکتۆر ڕێبین سەلام مامۆسای زانکۆ تاوتوێی سەردانەکەی سەرۆکی حکوومەت بۆ تورکیا دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین. مەسرور بارزانی لە دوای دەست بەکاربوونی وەک سەرۆکی حکوومەتی هەرێم لە یەکەم سەردانی بۆ دەرەوەی عێراق گەیشتە تورکیا. بە پێی میدیای فەرمی حکوومەتی تورکیا مەسرور بارزانی لە کۆبوونەوەکانیدا لەگەڵ بەرپرسانی وڵاتە تاوتوی چەند تەوەرێکی کردووە لەوانە پەیوەندیەکانی هەرێم و تورکیا ڕێکەوتنی هەرێم و عێراق و لەسەر پرسی نەوت و بەرەنگاربوونەوەی پاکەکە و دۆخی کوردانی سووریا. لە دەستپێکی سەردانەکەیدا مەسرور بارزانی لە وەزارەتی دەرەوەی تورکیا لەگەڵ مەولود چاوشئۆغڵو و وەزیری دەرەوە کۆبووەوە. دوای تەواوبوونی کۆبوونەوە کەشیان کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هاوبەشیان ئەنجامدا وەزیری دەرەوەی تورکیا مەولود چاوشئۆغڵو ئاماژەی بەوە کرد هاوشێوەی حکوومەتەکانی ڕابردوو بۆ لەمە و دوای لە چوارچێوەی یەکێتی و پێکەوەی عێراقدا لەسەر جەموارەکان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان خواستیاری پەرەپێدانی پەیوەندیەکانیانن. لەبارەی پەکەکەشەوە مەولود چاوشئۆغڵو ڕایگەیاند تاوتوێی ئەو زیانانەیان کردووە کە ڕێکخراوی پەکەکە لە تورکیا و عێراق و کوردانی سووریا و باکووری عێراقی داوە و پێکەوە هەڵسەنگاندنیان بۆ بەرەنگاربوونەوەی هاوبەش دژی پەکەکە کردووە. هاوکات مەولود چاوشئۆغڵو خۆشحاڵی وڵاتەکەی لەبەرەو پێشچوونی ئەرێنی کۆبوونەوە بەرهەمدارەکانی نێوان بەغدا و هەولێر دەربڕی و جەختی لەوەش کردەوە بەرەو پێشچوونی پەیوەندیەکانیان بۆ سەقامگیری و یەکێتی عێراق کە بە قۆناغێکی سەختدا تێدەپەڕێت زۆر گرنگن. هاوکات لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت وتی پەیوەندیەکانیان لەگەڵ تورکیا گرنگن و مێژوو استراتیژین پێویستە بەرەو پێش بچن و پەرە بە ئاستی بازرگانیش بدرێت. لە وەڵامی پرسیارێکی ڕۆژنامە نووسان لەسەر بار و دۆخی شنگال و هەبوونی پاکەکە لە ناوچەکە مەسرور بارزانی ڕایگەاند کۆنتڕۆلی شنگال لەژێر دەستی ئەواندا نییە و لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقدایە لەگەڵ هەبوونی پاکەکەش لە شنگال و ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستاندا نین. دوای کۆبوونەوە لەگەڵ وەزیری دەرەوەی تورکیا مەسرور بارزانی لە کۆشکی کۆماری لەلایەن ڕەجەب تەیب ئەردۆغانەوە پێشوازی لێکرا. لە کۆبوونەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان مەسرور بارزانی هەریەکە لە مەولود چاوشئۆغڵو و وەزیری دەرەوە هاکان فیدان سەرۆکی دەستگای میت بەشدار بوون. دوای کۆبوونەوەکەی لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە تویتەر ڕایگەیاند لەگەڵ سەرۆک ئەردۆغان گفتوگویەکی بەرهەمداریان ئەنجامدا و پێشکەوتنی بەرچاو لە چەند بابەتێکدا بەدی هاتووە لەوانە ئاڵوگۆڕی بازرگانی و سەقامگیری ناوچەکە. لە سەردانەکەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ تورکیا هەریەکە لە سەفین دزەی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە و ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆ بەشدار بوون بەڵام هیچ کام لە وەزیرەکانی یەکێتی و گۆڕان بەشداریان پێ نەکراوە. جارێکتر سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست سوپاس بۆ میوانەکانمان کەک نەوزەت بەخێر بێنگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین خوێنەوەی بەڕێستان بۆ سەردانی سەرۆکی حکوومەت لەم کاتە بۆ تورکیاتی. زۆر سپاس بۆ جەنابتان. سڵاو لە بینەرانی بەڕێز. هەڵبەتە ئێمە ئەگەر هەفتەی ڕابردوو سیر بکەین ڕووداوێک لە هەرێمی کوردستان هەبوو کە ئەویش هاتنی مایک پێنس جێگری سەرۆکی ئەمریکا بوو لە ناکاو بۆ هەولێری پایتەخت و ئەمە خۆی لە خۆیدا بەڕای من ینی پەیامێک بوو بۆ دەوڵەتانی هەرێمایەتی کە ئێمە هەولێر بەلامانەوە گرنگە و باشووری کوردستان بەلامانەوە ژمارەیە. تەنانەت حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی پێشوو
ئەوە بوو تەسریحێکی داکەوتی پێویستە ئەو تێبگات لەوەی کە بەغدا پایتەختی عێراقە بەڵام جا کامیان لێیان تێکچووە ئەویان لێ ئەگەڕێن بەڵام من پێم وابێ حیدەر عەبادی لێ تێکچووە لەبەر ئەوەی هەولێر پایتەختی باشووری کوردستانە و جێگای ئەهمیەتە لە لای دەوڵەتانی هەرێمایەتی و دەوڵەتانی دەرەوەش. بەنسبەت سەردانەکەەوە بێگومان لەم کاتەدا لەم دۆخەی ئێستادا بەشێکی وای بۆ دەچم کە نمایشکردنێکی ڕووی ناشرینی ئەردۆغان و ئەکەپە بێت کە دەستیان سوورە بە خوێنی سەدان ڕۆڵەی کورد لە خۆرئاوای کوردستان و وێرانکردنی ناوچەیەکی زۆر و داگیرکردنی زیاتر لە 1000 کیلۆمەتر لە خۆرئاوای کوردستان و ئەوان پیشانی جیهان و دنیای بدەن کە ئێمە لەگەڵ کووردا دۆستین و تەنها لەگەڵ پەکەکە و پارتی کرێکارانی کوردستان ئێمە کێشەمان هەیە و لە ئاریشەداین کە من پێم وابێت گۆشەگیری ئەردۆغان و ئەکەپە و تورکیا لە نێودەوڵەتی و لە دەوڵەتانی هەرێمایەتیش لەوە گەورەترە کە بتوانن بە سەردانی بەڕێز مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تورکیا بەڵام هەرەوە پێیان لێ ناخوێنرێتەوە کە مەسەلەن خۆی لە باشووری کوردستانی ژەو پێیانمە نادرێت بە وڵاتانی ترکە پەیوەندی هەرێم و تورکیا پەیوەندیەکی باشە بە پێچەوانە مەسەلەن پەیوەندی مەسەلەن تورکیا لەگەڵ پارچەکانی دیکە هەرێمی کوردستان خۆشی ئەو پەیامێنێدا بە وڵات هەرێمی کوردستان وەکو دیفاکتۆیەک وەکو هەرێمێک کە لە دەستوری عێراقیدا ئێترافی پێکراوە و خاوەنی پێگە و سیادەی خۆیەتی ئاساییە پەیوەندیەکانی لەگەڵ دەوڵەتانی دراوسێ و جیران لە ئاستێکی باشدا بێت هەرواشی کردووە ینی من تەمەنا ئەەکەم بە ڕێز مەسرور بەرزانی لەم سەردانەیدا سەرکەوتوانە بێت و ینی جێگای ئومێدەکە ئێمە لە ئەهمیەتی سەردانەکە کەم ناکەینەوە ڕەنگە هەر کەسێک بێوێت لە ئەهمیەتی سەردانەکە کەم کاتەوە هەڵە بکات لەبەرەوەی ئێمە باشووری کوردستان پێویستیمان بە ینی پێ دوای خوێندنەوەە هەڵان کە دەڵێن بۆ نمونە لەبەرەوەی کە تورکیا ئۆپەراسیۆنی ئەنجام داوە لە دژی خۆرئاوە نەدەبوو سەرۆکی حکوومەت سەردانی بۆ نمونە تورکیا بکات هندێ پەیوەندێکە بەردەوام بێت و هاوسەنگ بێ بۆ چوونی بەڕێز زانی چۆن کاک حەکیم ئەم بابەتە سەری زۆرە ئێمە نابێت هەرێمی کوردستان یاخود کورد هەموو ڕۆژێک لە شەڕا بێت و ئێمە ئەگەر لەگەڵ حکوومەتی تورکیا ئەگەر لەگەڵ پارچەیەک لە کوردستان لە هەگەڵ هەرێمی کوردستان شەڕی بوو بێت کوردستانی گەورەمە بەستمە کە خۆراوای کوردستانە ناکرێت لەگەڵ پارچەکانی تردا سەنگەر بگیرێت و هەر شەڕ بەردەوام بێت یعنی ئەم پەیوەندی و ئەم سەردانەی بەڕێز مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەت بۆ تورکیا بۆ کۆماری تورکیا ئێمە تەمەنا ئەەکەین دەرەنجامی ئەم سەردانە دەرکردنەوەی دەرگایەک بێت بە ڕووی ئاشتیدا و بە ڕووی پێشتریش بەڕێز مەسعود بەرزانی هەوڵی زۆریدا سەرۆکی هەرێمی کوردستانی پێشوو کە بتوانێت دەرگایە بکاتەوە هەم بۆ خوشکوبراکانمان لە خۆرئاوای کوردستان هەم دەرگایەکی سیاست بکاتەوە بۆ باکووری کوردستان کە بتوانێت چەند هەنگاوێک وەکو چۆن جەنابی مام جەلال پێشووتر لە نەوەدەکاندا لەگەڵ خوا لێ خۆشبوو تورکێ تۆزال چەند هەنگاوێکیان ناوە ئاریشە و دۆسی کورد تا ڕادەیەک کەوتە سەر مێزی قسەکردن و توێژ تەمەناکەم بەڕێز مەسرور بەرزانی ئەو ڕێچکەیە بگرێت باشە ئەی سەبارەت بۆی کە پێکاتیشان دەکە قسە لەسەرەوەیە کە بۆ نمونە بۆچی تەنە مەسەلەن سەرۆکی حکوومەت وەزیری ناوخۆ مەسەن بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە کە هەرەمویان مەسەلەن لە پشکی پارتین بەتەنیا ڕۆژن لە ڕۆڵیانەکانی تر یەکێتی گۆڕان ڕۆڵیەوانە چیە لە حکوومەت بەڵێ ئێمە نازانین جارێ پێشەمو شتێک سەردانەکە شێوازی سەردانەکە چ جۆرە سەردانێک بووە هەتا شرۆڤە باسی ئەو شرۆڤەی بکەین یاخود بڵێن یاخود ڕخنەی ئەوە بگرین یان گلەی ئەوە بکەین بۆچی وەزیری دارایی یاخود فلان وەزیری سەر بە بزوتنەوەی گۆڕان یاخود یەکێتی نیشتمانی کوردستانی لەگەڵ وەفدەکە نەبووە لەبەر ئەوە ڕەنگە هەڵمان نەهێ نابێت کە ئایا شێوازی سەردانەکە چ جۆرە سەردانێک بۆ لە کات و ساتێکی خێراییە بۆ لەبەرەوە ڕەنگە کاری خۆیان بێت و کاری گەرە و لایەنە نەشتیان نەبێت بۆ نمونە بەتابەت کە باز لە مەسلەی ئاڵوگۆڕی بازرگانی دەکرێت بۆ نمونە وەزیری پیشسازی و بازرگانی بەشدار نەبووە ئەگەر بازە مەسلەی دارایی بکرێ وەزیری مەسەلەن دارایی بەشدار نەبووە ئەگەر مەسلەی ئەمنیەتە مەسەلەن وەزیری پێشمەرگە کە پێشمەرگە بەرپرسە لە پاراستنی سنوورەکان خۆی بەشدار نەبووە وەزیری ناوخۆ بەشداری لەبەر ئەوەی کە یەکەم سەردان بووە بەڕێز سەرۆکی حکوومەت سەردانی کۆماری تورکیای کرد بێ ڕەنگە ئەمە دەرگایەک بێت یا کردنەوەی خۆشتان نزان کە ئەو هەموو بێگومان کاریگەریەکانی شەڕ و ناهەمواریەکانی خۆرئاوای کوردستان کاریگەریان لەسەر باشووری کوردستانیش هەبووە ڕەنگە ئەمە کردنەوەی دەرگایەک بێت بۆ سەردانی کردنی تر و ڕەنگە لە ئایندەدا سەردانەکانی تر بەڕێز سەرۆکی حکوومەت
حکومت بیکات بەم شێوەیە نەبێت و شاندێک لە وەزیرەکان ئەوانەی معنین بە ئیش و کاری هێز پێشمەرگەی قارەمانی کوردستان یاخود وەزیری ناوخۆ یاخود وەزیری دارایی لەگەڵ خۆی ببات بۆ ئەوێ و منیش تەمەنا ئەکەم هەر بەو شێوەیە بێت کە جەناب دەفەرموویت. باشە بەس سەبارەت بە مەسەلەی پەکەکە کە ئەمڕۆژ وەزیری دەرەوەی تورکیا باسی لەوە کرد کە ئەوان دژی مەسەلەن کورد نین لە هەرێمی کوردستان لە خۆرئاوای کوردستان. سەرنجی بەڕێز چیانی پێت وایە تورکیا دەیەوێت ئێستا پەکەکە لە کورد جیا بکاتەوە یاخود جیایە مەسەلەن دۆسی پەکەکە لە دۆسی کورد بە تایبەتی لە خۆرئاوای کوردستان؟ خۆتان دەزان کە ینی پەیوەندێکی زۆر خراپ لە نێوان پارتی کرێکارانی کوردستان و کۆماری تورکیا هەبووە و کاریگەری ئەم پەیوەندیە خراپە کاریگەری لەسەر کۆی سیاسەتی باشووری کوردستانیش هەبووە کە ئەوان بە بەردەوامی باسی ئەویان کردووە کە پەکەکە تیرۆریستە پارتی کرێکارانی کوردستان و لە وڵاتان کاریان بۆ ئەوە کردووە بۆ ناشرینکردنی پارتی کرێکارانی کوردستان. ئەمە ڕای ئەوانە ڕای خۆیانە ڕای ئەو ناحەزەکانی کووردە. بێگومان پارتی کرێکارانی کوردستان لە لای کورد بە هیچ شێوەیەک تیرۆریست نییە و ئەوان داکۆکی لە مافی ڕەوای گەلی کورد ئەکەن. ڕەنگە ئێمەش تێبینیمان لەسەر کۆی سیاسەتی پارتی کرێکارانی کوردستان هەبێت کە ئاری شەو کێشە بۆ باشووری کوردستانیش دروست نەکەن و لە بابەتی سنوورەکاندا پێویستە ئەوانیش مڕعاتی هەرێمی کوردستان بکەن کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان واقعەکە و سیادەی خۆی هەیە و لە دەستوری عێراقیدا باسی کراوە دەکرێت پارتی کرێکارانی کوردستانیش مڕعاتی ئەو حاڵەتە بکەن. بەڵام ئەوەی کە تورکیا دەیڵێت بە هیچ شێوەیە لە لای تاکی کورد ڕەوانیە. پێ دوایە پەکەکە ڕەچاوی نەکردووە بۆ نمونە سەقامگیری هەرێمی کوردستان مەسەلەن ئاسایش هەرێمی کوردستان پێویستە بیکات پێویستە پارتی کرێکارانی کوردستان ژیرانەتر بیر بکاتەوە لە پاراستنی سنوورەکانی هەرێمی کوردستانیش هەرچەندە ئەمە مبەڕیر نییە بۆ ئەو لەبەر ئەوەی تورکیا بۆ خۆی تەماحی داگیرکاری تورکیا خۆ لە ئەفرین پارتی کرێکارانی کوردستانی تێدا نەبووە. ڕەنگە بەشێکی هەڵەی ئایدۆلۆژیای سیاسی کورد ئەو دۆخەی زیاتر ئالۆز کرد لە خۆرئاوای کوردستان بەڵام ئەمە بەشێکی بابەتەکەیە. بەشەکەی تری تورکیا بە چاوی تەماعەوە سەیری هەرێمی کوردستان دەکات و سەیری باشووری کوردستان دەکات و ئەو تەماعی زیاتر و گەورەتری لەوە هەیە گە دەرفەتە بوو باس دەکەم دواترگرم وڵای بەڕێست دکتۆر جەنابیشت بەخێر بێ سەبارەت بە سەردانەکەی سەرۆکی حکوومەت خوێندنەوەی زۆر جۆر دەکرێت سەبارەت بە تەوقیتەکەی بۆ نمونە لەبارەی ئەوەی کە ینی پێدوایان بۆ چونانە ڕاستن کە پێیان وایە تورکیا دەیەوێت مەسەرەن کورد و مەسەلەن کوردی خۆرئاوا لە کوردی باشوور لەکتری جیا بکاتەوە پەیامە بە گوێ جیان بگەێنێت کە پەیوەندی تورکیا لەگەڵ پارچەکانی دیکەی کوردستان پەیوەندێکی ئاسایی و باشە. بەناوی خۆی گەورە و میرەبان تاوان سەرەتا ڕێز و سڵاوم بۆ جەنابت و بۆ میوانی بەڕێزی بەرنامەکەتان و سەرجەم بینەران. تاوان ئەو سەردانە لە چوارچێوەی بە ئاسایی بوونەوە و بڵێن ئەو ڕێکارە تەندروستانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نۆیەم ڕۆڵی خۆی دەبینێ چ بە سەرۆکایەتی هەرێمەوە چ بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە و چ بە پەرلەمانەکەشیەوە لەبەرەوەی دەبینین کە هەر سێکە سەرەکیەکەی دەسەڵاتی کوردی لە بڵێن لە هەرێمی کوردستانە لەو کابینە نوێدا دەستی کردووە بەوەی کە ئەو ئەداءە بکا کە مەطلوبە لەسەری ئەوە داعی کە مەطلوبە لەسەری وەکو دەسەڵاتێکی سیاسی جیاوازە لەگەڵ ئەو ئەداءەدا کە مشتوماڵی ئاسایی هەندێک بابەتی دوور لە سیاسەتە. سیاسەت دەزانین ئێمە هەمومان پاراستنی ئەو کیانەی کە هەتا و ئەو پەیوەندیانە چۆن دەخەیتە خزمەتیمانەوەی ئەو کیانەت و بەهێزترکردنی و ئەمە لە هەنگاوێکی زۆر بەهێزەوە هاتووە لە ڕاستیدا چونکە هەرێمی کوردستان ڕقەمێکە نەک لەسەر ئاستی ناوچەکە گرنگە بەڵکو لەسەر ئاستی جیهانیش هەندێک سەردانی وڵاتانی دەرەی بەهێزی وەکو وەزیری بۆ نمونە بەرگری ئەڵمانیا وەزیرەکانی نەوت و ئەوەی ئەمریکا جێگرەکەی سەرۆکی ئەمریکا لە دوێنە و پێرێدا هەندێک باڵانسی ناوخۆی وڵاتەکانی خۆشیانی پێڕێک دەخەنەوە. یعنی ئەگەر ڕێخستنەوەی هەندێک باڵاسی وڵاتەکە خۆی بێت ئەوە ئاماژەیە بۆ بە بەهێزی و بۆ ڕقەمە قورسەکەی هەرێمی کوردستان کە لەم ڕۆڵە مێژوویەی ئێستادا لە ناوچەکەدا دەیبینێ و لەسەر ئاستی جیهانیش کە کەم دەوڵەت هەیە لە ئاستی دەوڵەتیشدان بەڵام لە ڕووی ئاوێتەبوون و ئاوێزانبوونی هاوکێشە نێو دەوڵەتەکانەوە نیو هێندەی هەرێمی کوردستان بەهێز نین لەو بارەیەوە بەنسبەت ئەو سەردانەوە ئێستا کە جەنابی سەرۆکی وەزیران پێهێستاوە
بە پێی کات و شوێنی سەردانەکە دەبێ هەڵبسەنگێنرێ وەکو جەنابت فەرمووت بێگومان ئێمە ناتوانین شوێنی جیۆستراتیژی هەرێمی کوردستان ئەو سنوورە بەرینەی کە بە وڵاتێکی یا دەوڵەتێکی وەکو تورکیاوە هەیەی زەربی سفری بکەیت ناتوانانی ئەو سنوورە دوور و درێژ و بەرینەی کە بە وڵاتێکی وەکو ئێرانەوە هەیەی زەربی سفریکەی یا بە عێراقەوە هەیەی زەربی سفریکەی ئەمە خوێندنەوەی ناسیاسیانەیە بۆ توانزدان لە هەندێک هەنگاوی سیاسی کە تۆ تازە ئەمە شوێنی جیۆستراتیژی هەرێمی کوردستانە و هەرچەند مامەڵەی چاک و گونجاو و تەندروست بکات لەگەڵ چواردەوری خۆیە هێندە بەهێز دەبێت و خاڵی بەهێزی هەرێمی کوردستانیش ئەو کرانەوەی گفتوگۆیە و ڕێگە دیپلۆماسیانەیە کە پشتی پێبەستووە لە ماوەی 28 ساڵی تەمەنی حکومڕانیەکەیدا و ئەو بیرۆکەی سفر کردەوە کە هەرێمی کوردستان دەبێتە مایەی نانەوەی ئاژاوە و پشێوی بۆ وڵاتانی چواردەوری بە دنەدانی کوردانی چواردەوریان چونکە ئێمە بڕوامان بەوەیە کە ئەبێت ئەگەر شۆڕشێک بکرێ هەر کوردێ بیکا هەر کەسێ بیکا لە وڵاتی خۆیدا بیکا لەسەر خاکی وڵاتی خۆی شۆڕشی خۆی بکە ئەگەر شۆڕشێک 35 ساڵێک شۆڕشی بەرپا کرد بێ وە گوندێک 4 یا 4 مەتر زەوی نێت داڵدەی ئەو شۆڕشە بدا کەواتە ڕەوایەتی ئەو شۆڕشە لەکوێوە سەرچاوی گرتووە باشە ئەمە پرسیارە گەورەکە لێرەدا ینی پێ دوایە ئەسا ئەمڕۆژ باز لەو دەکرێت کە بۆ نمونە لە کۆنگرەی وەزیری دەرەوەی تورکیا باسی لەوە کرد کە پاکەکە جیاوازە لە کورد پێشتیش سەرۆکی هەرێم باسی لەوە کردبوو کە تورکیا دوژمنی کورد نییە بەڵکو کێشەی لەگەڵ پاکەکە هەیە پێ دوای ئەمە خوێندنەوەیکی دروستە یانی ئەمڕۆژ سەرۆکی حکوومەت وتی ئێوان دژی بوونی پاکەکەن لە شنگار لە هەرێمی کوردستان بەڵێ یعنی ئەو بابەتەیە کە لە مێژەوە لە سەرەتایی دابەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستانەوە باز دەکرێت کە تەنانەت مەترسێکی گەورەشە بوونی هێزێکی بە یعنی ئێمە دەڵێن هاو خوێنی یەکدین و شەڕی براکوژیش بەحروم کراوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و جەنابی سەرۆک بارزانیەوە چەندین جار دووپاتی کردوتەوە کە ئێمە تازە ئیتر نابێ دەسمان بچێتە خوێنی یەکدیەوە و دەهۆڵی شەڕی براکوژێتی لێ بدەین بەڵام ئەگەر برایەکەت بێتە ماڵەکەی تۆ بێ ماڵەکە دوێران بکە ئەمە برایەتەکەی تێشتۆتەوە تێدا یعنی تۆ ئێستا بە ڕۆژی ڕووناک دەڵێن ئێمە ئەوەی کە بەسەر ڕۆژ ئاوامانە هێناوە بەشێکی هەنجەتە دەزانم هەنجەتە بەڵام بۆ هەنجەت بدەین بەدەستەوە ئێمە یعنی ئەگەر تۆ لێرە وێنەکە پێچەوانە بکەینەوە خاکی وڵاتێکی تر بەکاربێنین بۆ ئەوەی کە هێرش بکەینە سەر وڵاتێکی دراوسێ نە لە عورف و عادەتی نێودەوڵەتیە ئەمە ڕێگەی پێدراوە و نە لە ئوسوڵی ئیتیفاقیاتی نێودەوڵەتیەکانی جنێف و هەموو ئەو خاڵ و بەندانەی کە دەبینی وڵاتان ئیمزای لەسەر کراوە نە لەگەڵ مادە 2 فەقرە 2 میساقی ئومەمی متحیدەیە کۆک و تەبایە بێیت خاکی وڵاتێک بەکاربێنرێ دژی وڵاتێکی دیگەەوە بە وڵاتەش بڵێ بۆ نییە دەستیان بۆ بەری بۆ ئەمانە پێت دەڵێ ئەگەر تۆ تاری خۆ چارەسەریان بکەی چارەسەریان کە ئەگەر نا ئەوە من ڕێگەی خۆم بەکاردەهێنم ئەگەر ئەو زیانە گەورەیەشی نەگەیان بێ بە استراتیژیەتی قوڵی وڵاتێکی وەکو تورکیا بە هەنجەت بەکاردەهێنرێ ئێمە لەم دۆخەی ئێستامانەوە هەرێمی کوردستان و لەو لێرە لێڵی ئاگرەی کە لە چواردەوری هەرێمی کوردستان بەرپایە دەبێت 2 ئیش بکەین یەکەمیان تەبابین لە ناو خۆدا دووهەمیان هەنجەت نەدەین بەدەست دوژمنانمانەوە ئەم دوو کارە بکەین دەتوانین لەنگەری بڵێن بەرژەوەندیەکانمان لەو هاوسەنگیە زۆر شلۆق و ئاڵۆزەی ناوچەکەدا ڕابگرین بەڵێ بە بۆ چوونی بەڕێزت هەرێمی کوردستان دەچێتە چوارچێوەی ڕوبەڕۆبوونەوەی پاکەکە چووکە وەزیری دەرەوەی تورکیا باز لەوە کاپێکشەوە بەرەنگاری پاکەکە دەبنەوە ینی پێ دوایە هەرێمی کوردستان بچێتە و چوارچێوەیە ئەگەر کار بگاتە ئەوەی هێرش بکرێتە سەر هەرێمی کوردستان نەمەڕای هیچ حیزبوولایەنێک نییە بەڵام ئەگەر تۆ کار بگاتە ئەوەی بڵێ تۆ مادام بۆت ناکرێ ئەوە خۆم دێم ئەبێت تۆ بتەعاوربی باشترە لەوەی یان بێ داگیریش بکە یعنی بۆیە دەبێ یعنی ئەگەر مادام هاوشێوە ئێمە هاوکاریەکەی ئێمە لە مێژەوە لە سەرتاوە هەر وتومانە داڵدەدانی ئەو هێزانەی کە هەرێمی کوردستان و فراغی ئەمنی بەکاردەهێنن تەوان بەوەدا کە نە پشتیوانی حکومیان هەیە و نە پشتیوانی جەماوەریان هەیە بە یەک خاڵە بۆمان دەردەکەوێت
هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان کە نەپشتیوانی حکومیان هەیە و نەپشتیوانی جەماوەریان هەیە بە یەک خاڵا بۆمان دەرکەوە بۆ بینەرانی بەڕێز کە لەو شوێنانەدا بوریان هەیە کە فەراغی ئەسکەری و ئەمنی تێدا دەکەوێت یعنی ئەوە تا لە شنگارە لەو شوێنەدا کە تووشی فەراغێکی ئەمنی و ئەسکەری دەبێ بخۆیانی پێپڕەکەنەوە لەو شوێنەدا ئەمە هیچ شۆڕشێکی کوردوایی نەکردووە هەمیشە شۆڕشەکانی کوردستانی عێراق خەتی ئەسکەریان لەناو کوردستانە بۆ خەتی سیاسیان لەگەڵ ئێرانەوە بۆ نمونە خەتی ئەسکەریان لەناو کوردستانە بۆ خەتی سیاسیان لە سووریا بۆ نمونە بۆیە ئەمە نییە تۆ خەتی ئەسکەری و سیاسی خۆت بخیتە ناو وڵاتێکی دراوسێەوە و تهدیدی ئەمن و استیقراری بکەیت و تەقینەوەیە بکەیت و ئەو بەو شێوەیە ناوی کوردانیش لە دەرێ شێوێنرابوو هەمووی بە تیرۆریست و بە دژە دەسەڵات و دژە نیزاب و سیستم ناوبرابوو هەتا ئەم شەڕی داعش تۆزێ جیاکرایەوە کاوا کوردێک هەیە دژی شەڕی داعش دژی تیرۆریستان شەڕ دەکا و ئەوە بوو کە ناوە پێگەی پێشمەرگە بەرز بۆوانێ و هەموو دنیا شایەتی بۆدا ئەگینا لەوە پێش ئەو ڕووداوە خەڵکی دنیا هێندە سەرقاڵی زانیاریە بواری ئەوەی نییە کە کوردێک جیا بکاتەوە لەگەڵ ناو کوردێکی دیکەدا هەر هەنگاوێکی کوردێکی بنرایە بە شێوەیە کە بۆنی تیرۆریستی لە بەهاتایە دەشکایەوە بەسەر هەر چوار پارچەی کوردستاندا باڵە سوپاس دەکەین کاگنەوزت بگەرم بۆ لای بەڕێزت لە بواری ئەمنیەت پێ دوایە تورکیا لە داهاتوودا مەسەلەن وەکو چۆن ئۆپەراسیۆنی ئەنجامدا ئۆپەراسیۆنی زەمینی بۆ سەر ڕۆژاوی کوردستان مەسەلە بۆ ناوچانەی کە لە باشووری کوردستانیشە ئەو ئۆپەراسیۆنە ئەنجامدا و سوود لە مەسەلەن ئەوەی کە وەزیری دەرەوەی تورکیا بازەوە پێکەوە ڕۆبەڕووی پەکەکە بنەوە پێشتر ئەوە بۆ تورکیا بینیمان بە ناوی قەڵغانی فوراتەوە بە ناوی ئۆپراسیۆنی چڵە زەیتون و ئەمەی کۆتاییش چەند مانگێک لەمەوە پێش ئۆپراسیۆنی کانی ئاشتیکەکانی خوێن بوو بەداخەوە کە وەکو باسم کرد پێشتر بە سەدان خەڵکی سڤیلی شەید کرد لە خۆراوای کوردستان و زیاتر لە 1000 کیلۆمەتر خاک و زەوی خۆراوی کوردستانی داگیر کردووە بەڵام دوور نییە ئەگەر بێت و ئەوە لە خەیاڵیان نابێت بیانەوێ چکۆ پێشتر نیان شاردوێتەوە باسی گرتنی ئەوە پەلاماری مووسڵیان کردووە باسی شنگالیان کردووە نیان شاردوێتەوە کە ئەوان پرۆژەبوونی سەربازی هەیە لە هەرێمی کوردستانەوە ئەوان بەرنمەیان هەیە کە پەلاماری سەربازی باس ئەمە ڕاستن باز لە بوونی بیست بنکەی سەربازی تورکیا بنکەی سەربازی تورکیا لە باشووری کوردستان هەیە بەڵام ئەو هێزیان نییە بتوان پەلاماری هەر شوێنێکی پێ بدەن بەو هێزە ئەو هێزانە زیاتر پێشتر لە سەر چەند ڕێکەوتنی ئەوانە کراوە ینی چەند ڕەبایەکن لە چەند شوێنێکە لە 11 شوێنە تقریبان لە باشووری کوردستانە بەڵێ تورکیا هێزی هەیە بەڵام ئەو هێزانە هێزی هێرشکردن نین بۆ ئەو جێگایانەی کە بیانەوێت بەڵام وەکو باسم کرد پێشتر تورکیا تەماحی هەیە بە داگیرکردنی ئەو شوێنانەی کە بیانەوێت بەڵام دەکرێت لێرەدا چی هەیە لە کوردستان لە کوردستان هەموو شتێک هەیە لە کوردستان نەوت هەیە گۆگرد هەیە لە کوردستان کانزای باش هەیە لە خاکێکی کشت و کاڵی باش هەیە تەماحی تورکیا زۆر لەوە گەورەترەوە ئەوان دەیانەوێ خەونی سڵتانیان هەیە دەیانەوێ بە شێوازی پێشووتری سڵتانەتی عوسمانی دیسان دنیا داگیر بکەنەوە کە ئەمانە هەمووی خەونن بەڵام هیچی خەونەکانیان نایەتە دی لەبەرەوەی ئیرادی تاکی کورد زۆر لەوە بەهێزترە بەڵام وەکو دکتۆر ڕێبینیش باسی کرد ئێمە ناکرێت کوردیانی بەهانە بدەین بەدەستەوە بەڕاستی لەو جێگایانەی کە هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان بۆ نمونە لە شنگال هەیە ئەگەر ئەم هێزە هاتۆتە سەر ئەوەی مەترسی بۆ باشووری کوردستان دروست دەکات و بەهانە ئەدات بەدەست تورکیاوە کە هێرش بکاتە سەر ئەو ناوچانە حەقەیە پارتی کرێکارانی کوردستان بەڕاستی ئەو ناوچەیە جێبێڵێت و جێگایەکتر بۆ خۆی جێبێ هەڵبژێرێت لەبەرەوەی باشووری کوردستان وەکو باسمان کرد باشووری کوردستان بە خوێن و تەسیە و فیداکاری سەدان شەهیدی قارەمان دروست بووەوە 100 ساڵە کورد خەڵاتەکاندا ئەم پارچەیە گوێملاندێک بەرپرسی بۆنم پەکەکە دەڵێت بۆچی مەسەرەن لایەنەکان حکوومەت داوای دەرکردنی بنکەی سەربازی تورکیانەکە بەڵام لە هەرێمی کوردستان داوای بۆنە دەرچوونی هێزەکانی پەکەکە دەکات لە ئەمە شتێکی مەشروعە ئەمە کاری پەرلەمانی کوردستانە هێزەکانی ئەو هێزانەی کە لە باشووری کوردستانان لەو ناوچانەدان پەرلەمانی کوردستان پرۆژەیەک ئامادە بکات ئەو هێزانە بکەنە دەرەوە یاخود بە هەر جۆرێک بێت لە باشووری کوردستانە نیان هێڵن بەڵام من دێمەوە سەر قسەکەی خۆم ئەڵێم لە هەر شوێنێکی باشووری کوردستان نەک هەر پارتی کرێکارانی کوردستان هەر لایەنێک کێشە و ئاریشە بۆ هەرێمی کوردستان دروست بکات حەقەیە بەڕاستی چارەسەری بکەن و ئەوان جێگایەکی هەڵبژێرن لەبەرەوەی وەکو باسمان کرد ئەم پارچەی کوردستان باشووری کوردستان بە خوێن و تەسیە و فیداکاری ڕزگار کراوە کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستانی تێدایەوە دروست کراوە و جێگای هەمومانی تێدا بووتەوە لەبەرەوە ناکرێت بەڕاستی کێشە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست بکرێت
باشە ئەی سەبارەت بە پەیوەندەکانی هەرێمی تورکیا پێ دوایە پەیوەندێکی نیشتیمانی یاخود پەیوەندێکی حەزبی پەیوەندی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری تورکیا هەتا ئێستا لە ئاستێکی باشدا بۆ ئەوان پەیوەندی لەسەراستی حیزبی بوو یان لەسەراستی بۆ نمونە حکوومەت خۆت دەزانی حکوومەت لە ئێستادا لە پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستان دروست بووە ئەگەر پەیوەندیەکە لەسەر ئاستێکی حکوومەت نییە و لەسەر ئاستێکی حیزبیە بۆچی ئەو لایەنە سەرەکیانی تر بە فەرمی ڕای ناگەێن و بڵێن ئەم پەیوەندیە لەسەر ئاستێکی حیزبیە من پێم وابێ پەیوەندیەکە لەسەر ئاستێکی حکوومەتە بەڕاستی چکۆ پێشتر بینیمانە ئەو وەزیرانەی جەنابەت لە پێشووترا فەرمووت لەگەڵ شاندەکانە بەشدار بوون لە زۆر وڵاتدا ئەمە دلیل لەسەر ئەوەی کە پەیوەندیەکە لەسەر ئاستێکی حکوومەتە بەڕاستی بەڵام قسە و باسەیە لەسەر مەسئلەی نەوت و گرێبەست و ئەوانە بەڕاستی ئەوە خۆت دەزانی گرێبەستەکە هەر خۆی بۆ خۆی ڕوون نییە ینی شەفاف گرێبەستی حکوومەتی هەرێم و تورکیا بەڵێ اینجا ئەوە شتێکی ئاساییە ینی گرێبەست بەڵێ ئاساییە ئەگەر گرێبەست ناوەڕۆکی گرێبەستەکان ڕوون نەکات دواتر دەگەرم وڵای بەرز دکتۆر بگەرم وڵای بەرزت دەمێ پرسیارێکی لە بەڕێژ بکەم سەرنجێک دروست بوو لەسەر ئەوەی کە بۆچی بە مەسەرەن هیچ وەزیرێکی گۆڕان و یەکێتی بەژاریان پێ نەکراوە لە شاندەکەدا بۆ خۆی سەرۆکی ئەنجومەنی وەزیران دوایەوەی کە شەرعیەتی دەستوری و یاسایی وەردەگرێت لە پەرلەمانەوە سوێن دەخوا ئیتر جا دەبێتەوە کەسایەتیەکەی ئێستا جەنابی کاک مەسعود بارزانی بە سیفەتی حیزبی نەچۆتە بڵێن وڵاتی تورکیا کە وەکو یەکەمین سەردانی گرنگی دەست بەکاربوونێتی وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران چونکە کاتێک کە تۆ شەرعیەت دەدەی بە کەسایەتیەک ئیتر دادەماڵکێ لە سیفەتی حیزبی و حتا هەرسوڵکەوتەکانیشی هەروای هاتووە و لە زمانی کابینەکەی پێشووتریشە سیفەتی حیزبایەتی دادەماڵکێ لەو کەسایەتیە و هەڵدەسێ بە نواندنی سیفەتە نوێیەکەی وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران و یەکێک لە ئەرکەکانی خۆی هەروەکو لە سەرەتای بڵێ وتوێژەکەشە ئاماژەمان پێکرد جەنابی کاک مەسعود بارزانی لەوێ لە وڵاتی تورکیایە وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیرانێکی دەنگ پێدراو لەلایەن پەرلەمانی کوردستانەوە و پێویست ناکە هەموو جارێک بۆ هەموو شوێنێک هەموو حیزبەکان بەرێ لەگەڵ خۆیدا هەروەکو لە دنیاشا و پرۆتۆکۆڵی دنیاشە هەروایە بەڵێ ڕەنگە بەڕێز شارەزایی تەبێت لە مەسلەی پرۆتۆکۆڵ و ئەوانە ئەگەر بۆش بەیانە دەبوو بۆ نمونە وەزیری ئەگەر باسی ئاڵوگۆڕی بازرگانی دەکرێت وەزیری بازرگانی بەشدارەوێت بۆ نمونە ئەگەر مەسلەی ئەمنیەتە وەزیری پێشمەرگە کە پێشمەرگە وەرپرسە لە پاراستنی سنوورەکان بەشدار بێت یان پێویست ناکات آخر بەپێی ئەو بابەتەیە دایمەن کە بڕیارێک دەردەکرێت یەکەم جار بڕیاری سیاسی دەدرێت پاش ئەوە بڕیارە سیاسیەکە لە ڕووی هونەریەوە جێبەجێ دەکرێت لەلایەن ستافەکەی خوار خاوەن بڕیارە سیاسیەکەەوە تەنانەت لە عێراقیشا کاتێککە ئێمە دوێنێ پێرێ وەختێکمان بینی بریتی بوو لە بڵێن وەزیری بڵێن دارایی وەزیری دارایی لەگەڵ سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و بەو شێوەیە ڕویان نابوو لە بڵێن لە بەغدا لەبەرەوەی لە قۆناغی هونەری جێبەجێکردنی بڕیارە سیاسیەکە داین کە لەو پێش بەڕێز کاک نەسیروان بارزانی و جەنابی کاک مەسعود بارزانی چوبوونە بەغدا بڕیارە سیاسیەکەیان لێدا بوو ئێستاش ئەگەر لە تورکیا بڕیارە سیاسیەکەی یەکەم جار دەبێت لەسەر ئاستی سیاسی بکرێ پاشان جێبەجێکردنی ئەو بڕیارە ستافی هونەری هەڵدەسێ بە جێبەجێکردنی سەواء بڕیارێکی اقتصادی بێ یان ئەمنی بێ ئاسکەری بێ سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکوێکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا
0573 153 85 85. چی بخوازێ ئارەزووتان لارچی بێ برنجیمانیا بەدەستم بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاو بوو خۆشترینیان دێتە سەرمێت تەموو چێژی برنجی ئیمانیا یەکتری داگرن ئامێ لە ڕۆژی لەدایک بوونتە تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجی مانیا هێزی خوانە شایستەی ماڵ و میوانە برنجی 11 هندی و 11 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تەندروستی خۆم لەلا گرنگە بۆیە هەمیشە بە دوای ئەو خۆراکانەدا دەگەڕێم کە لە شولارم تێک نادات و ئەم پارێزێ لە قەڵەوی بۆیە زۆر گەڕام تا باشترین برنجی سروشتیم دۆزیەوە. برنجی هەومەلی پریمۆم بۆنداری تایلەندی ئەم برنجە لە سەدا 92 بۆندار و بەتامە لە کاتی لێناندا کەم زیاد دەکات ئەزانی بۆ چونکە لە سەدا 100 سروشتیە و دوورە لە نیشاستە و چارەسەرە بۆ قەڵەوی. برنجی هاومەلی پریمۆم بۆ 48 وڵاتی جیهان هەناردە دەکرێت پێویستمان بە بریکارە لە سەرجەم شارەکانی کوردستان و عێراق. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قۆرسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز دکتۆر ڕێبیر گوێرە مۆلای بەڕێز سەبارەت بە پەیوەندیەکانی هەرێم و تورکیا پێ وایە پەیوەندێکی مەسەلەن نیشتیمانی یاخود زۆرجار ڕەخنە لەو دەگرێت کە ئەو پەیوەندیانە تەنیا پەیوەندێک کرد لە نێوان پارتی دموکراتی کوردستان و تورکیادا. ئەو بەڵێ بەنسبەت ئەو جۆرە ئاوازەوە بۆ بەردەوابی لە دەیبیستین ئەو جۆرە دەهۆڵانە کە دەهۆڵێکی دراوە و ئێستا هیچ ڕۆڵێک نبینێ لە نانەوەی دووبەرەکیدا لە ناو ماڵی کوردیدا لەبەرەوەی پارت و لایەنە سیاسیەکانی کوردستان تازە لەوە تێگەیشتن کە دەبێ یەکدی قبول بکەن و یەک لە تەنیژ یەکەوە بێ دەکاتە 11 بەڵام یەک زەربی یەک زەربی یەک زەربی یەک هەتا 1 ملیۆن یەکتری زەرب بکەنەوە یەکتری ڕەفز بکەنەوە دەکاتە یەک هێز و تواناکانمان نامێنێ بۆیە بۆ ئەوەی بەهێز بین دەبێ ئێمە لە پاڵ یەکدیدا بین جیاوازەکانی یەکتری قبول بکەین ئەو دووبەرەکی نانەوە ئەو جۆرە ئاوازە ڕۆڵ نبینێ لە مەولا بەڕاستی بۆ نانەوەی دووبەرەکی لەبەرەوەی ئێستا ئێمە لا یەکگرتنی زۆرە ملەیی داین و دەبێ پیادەی بکەین ئەو جۆرە یەکگرتنە و بێجگە
بێجگەلەوە لە یەکگرتن و چاکردنەوەی هەڵەی ئێستا کوردانی ڕۆژئاواش داین ئەو سەردانی جەنابی کاک مەسرور بارزانی بۆ تورکیا و سەردانی هەفتەی پێشوەی جەنابی کاک نێچیروان بارزانیش بۆ قەتەر ڕەبتێکی زۆر واقعیانەی بەیەکەوە هەیە ئەگەر ڕووداوەکان بخوێنینەوە ئەگەر لە نیو دێڕی وەزیری دەرەوەی تورکیا ئاماژەیەکی بەوە کرد کە کار بۆ گەڕانەوەی ئاوارەکانی کوردەکان دەکەن لە تورکیاوە بۆ کوردستانی ڕۆژئاوا کە ئەمە ئەو وعدەیە جەنابی کاک نێچیروان بارزانی لە قەتەری وەرگرتووە قەتەر ئاماژەی بەوە کرد کە 1 ملیۆن کورد یارمەتی تورکیا دەدات 1 ملیۆن کوردی ئاوارەی ڕۆژئاوای کوردستان بگەڕێنەوە سەر خاک و زێدی خۆیان یعنی دەسەڵاتی کوردی هێندەی ڕەفتار دەکات گفتار ناکە و بۆیە مەجال و مەساحەیەک دەمێنرێتەوانێ بۆ هەندێک ئاوازی نەشاز هیچ ناگاتەوەی شوێنێک و ئەوەی کە لە واقعی حاڵە دەیبینین بریتە لە دەرەنجامی کار و ڕەفتار باشە یعنی ئەوەی کە بەرز دەڵێیت زانیاری ئەوەی کە ئەمڕۆژ سەرۆکی حکومەت وتی 250,000 کوردی سووریا لە باشووری کوردستانە و لە بڵین لە تورکیاش 350,000 کورتیانی سەرۆکی هەرێم لەگەڵ قەتەرەوەی براندوتەوە ئەوان هاوکار بن بۆ گەڕانەوەی لە ڕووی مادیەوە بۆ بەڵێ ئێوە دەزانین هەمومان دەغیلەی تورکیا بریتە لە قەتەر و زۆربەی زۆری ئەو هەنگاوانە و ئەو ئیشانی کە دەکرێت کار دەکرێت بۆ هێنانەناوەوەی قەتەر بۆ ناو کۆمەڵگەی بڵین سیاسی و گرنگەکانی ناوچەکە وردە وردە ئاوێزان بێتەوە ئاوێتە بێتەوە بە مەرجێکە دەستکاری دنەدانی داعش و ئێرهاب نەکا لە ڕێگەی سەرۆکیەکی هەرێمێکی کوردستانی وەکو کاک نێچیروان بارزانیەوە ئامانجە نێودەوڵەتی هێنراوەتە دی و هەدسەردانەکەی دیسان جێگری بەڕێز ترەمپیش دوێنێ پێرەیە دیستان هەر لەو چوارچێوەیە ینی بۆ تشی خستنە سەر هەرێمی کوردستان لەو باران سپاس دەکەم دکتۆر کاک کەنەوزە بگەڕێم بۆ لای بەڕێز سەبارەت بەوەی کە مەسەلەی ئەوەی کە ئەمڕۆ لە کۆبنەوەکانی نێوان بەرپرسانی حکوومەتی هەرێم لەگەڵ تورکیایە باز لە ڕێکەوتن لەگەڵ هەرێمی بەغداش کراوە مەسەلەی ڕێکەوتن لەگەڵ بەغداد هیچ پەیوەندێکی بە تورکیاوە لە مەسەلەی نەوتەوە بەڵێ پەیوەندی هەیە لەبەرەوەی یەکێک لە خاڵەکانی ڕێکەوتنی بەڕێسەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزیرانی تورکیا یەکێک لەو خاڵانە ئەوەیە کە بەڕاستی پێشتر تورکیا ڕۆڵێکی خراپی بینیوە لە نێوان گیرین نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ڕۆڵە خراپەکە چی بوو؟ ڕۆڵە خراپەکە مەسئلەی نەوت بوو یعنی تورکیا زیاتر زەختی دەکرد کە نەوت لە ڕێگای ئەو کەناڵانەوە بڕوات کە ئەو زیاتر مستەفید بێ لێی و لە ڕێگای ڕاستەوخۆ لە حکوومەتی عێراقی وەربگیرێت نەک لەگەڵ هەرێمی کوردستاندا بەڵام ئێستا لە دوای سەردانەکەی هەفتەی ڕابردووی جێگری سەرۆکی ئەمریکا ینی دۆخەکە تا ڕادەیەک بەڕای من گۆڕاوە و ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە قۆناغێکی تردایە و ناتوان تەعاملی لەگەڵ نەکەن بەو شێوەیە بە فەرمی و ئەوەی کە هەبێت لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان هەر بۆ خۆی شاندی ڕێکخستووە لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێکەوتن بکات لەسەر مەسەلەی دۆسیەی نەوت و هەنگاوی باشیان بڕیەوە تا ئێستاش پێم وابێ ڕێکەوتنەکە دەرەنجامی زۆر باشی لێ ئەکەوێتەوە پێ دوایە ینی ڕێکەوتنی حکوومەتی هەرێمی ئێمە لەگەڵ بەغداد پێویستی بە ڕەزامەندی تورکیا بێ باوەڕ ناکەم پێویستی بە ڕەزامەندی تورکیا هەبێ بەڵام تورکیا بە ئاگایە لە ڕێکەوتنەکە چۆن بە ئاگایانی پێ دوایە بە ئاراستەیەوەی کە لەگەڵ بەغداد دەیەوێت لەگەڵ بەغداد ڕێک بکەوین یاخود بە پێچەوانەوە ینی هەرێم لەگەڵ بەغداد ڕێک نەکەوێت هەرێم بەپێی ئەو عقدەی ئەو پرۆتۆکۆلی کە خۆی لەگەڵ حکوومەتی عێراقی کردوێتی وەشاندی پەرلەمانی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی و لەگەڵ وەزیری نەوت کردویانە و تورکیا ئەگەر بڕێک دەخالت بکات دەخالتکردنەکەی بۆ بەرژەوەندی خۆیەتی کە حکوومەتی هەرێمی کوردستانیش بێگومان داکۆکی تەواو لە مافی خۆی ئەکات لەسەر دۆسیەی نەوت باشە بەس ئەی پێ دوایە ئەگەر زۆر باز لە ڕێکەوتنی 50 ساڵە دەکرێت لەوان هەرێم و بەغداد بڵێن هەرێم و تورکیا پێ دوایە چارنووسی و ڕێکەوتنە چی بە سەردێت ئەگەر هەرێم لەگەڵ بەغداد ڕێک بکەوێت ڕێکەوتنی 50 ساڵە حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری تورکیا کردوێتی هەر ڕێکەوتنەکە بۆ خۆی یانی ناوەڕۆکی ڕێکەوتنەکە و پێشتریش باشم کرد ڕوون نەکراوەتەوە بەڕاستی و ئەمە شتێکی ئستروشتیشە لەبەرەوەی بابەتێکی تەواو ئابووری و سیاسیە ینی حکوومەتی هەرێمی کوردستان پێ دوایە پێویست ناکە هیچ گرێبەستێکی نەوتی بخرێتە بەردەم خەڵک
پێویست دەکات هەندێک لە بابەکانی بخرێتە بەردەمی خەڵک بەڵام خەڵک ڕەنگە لێی نەزانێت ینی سا من بۆ خۆم هیچ لە نەوت نازانم ڕەنگە کاری من نەبێت لە خۆمەوە ڕەنگە ڕەنگە لە بەردەم پەرلەمانیش بەڵام ئەمە مبڕیر نییە بۆ ئەوەی کە شەفافێت لە وڵاتان نەبێت بە پێچەوانەوە من پێم باشە ڕێکەوتنەکان شەفافێ بەڵام من وەکو خۆم هیچ لە مەسەلی نەوت نازانم بەڕاستی ینی مەبەستم ئەوەیە کە هەندێک ڕێکەوتن هەیە سیاسیە ڕەنگە هەمووی ڕوون نەکرێت پێ بەس پەیوەندی هەرێم لەگەڵ بەغدا پەیوەندێکی ئابوووریانە یاخود پەیوەندێکی ئەمنی و سیاسیش حکوومەتی هەرێمی کوردستان لە دەستوری عێراقیدا ناوی هاتووە و ناونیشانی فەرمی خۆی هەیە و لەسەر مەسەلی وەزارەتی پێشمەرگە شاندی وەزارەتی پێشمەرگە لەگەڵ حکوومەتی عێراقیە ڕێکەوتن ئەکات لەسەر مەسئلەی نەوت وەزیری نەوتی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری وزە لێرە لەگەڵ وەزیری نەوتی عێراق شاندی ئەندام پەرلەمانەکان وەزیرەکان بۆ خۆیان ڕێکەوتن ئەەکەن سەباز لەسەر نامۆسن لە پەیوەندەکانی هەرێم و تورکیا ینی پەیوەندەکان پێوایە ئەمنین یاخود ئابووری یان سیاسین یاخود هەمویان بەیەکەوەی پەیوەندیەکان ئەو بابانەی جەنابەت ئەفەرمیت بێگومان پێشتر باسمان کرد لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەمنیەوە لە مەسئلەی سنوورەکانە ئەوانە هەموو پەیوەندیان هەیە ینی تورکیا بۆ خۆی ئەوێت ئەم بابەتە و ئەم پێشوازیە بە شێوازێکی گەرمتر پیشان بدات لەبەر چەند هۆکارێک یەک لەوانە ئەوەیە کە پرۆژەیەک هەیە لە پەرلەمانی عێراق لە ئەنجومەنی نیشتمانی عێراق کە ئەو هێزانەی لە نێو خاکی عێراقدان دەریانکەن وەکو ئەو هێزانەی تورکیا مەترسی لەمە هەیە خاڵێکی کە هەیە ڕێکەوتنێک هەیە لە نێوان کە ڕێکەوتنەکە هی ساڵی هەشتاکانە لە نێوان حکوومەتی تورکیا و حکوومەتی عێراقیە کە بۆ چەند کیلۆمەترێک بۆیان هەیە حکوومەتی تورکیا دەخالت لە خاکی عێراقدا بکەن بەڵام ئێستا شاندێک لە پەرلەمانتارەکانی شیعەکان داوای ئەویان کردووە و سوورن لەسەر ئەوەی کە ئەم ڕێکەوتنە هەڵۆشێتەوە لەبەرەوەی تورکیا چەندین جار بردومانی خاکی عێراقی کردووە و دەخالەتی کردووە خاڵێکی کە ئەو 26 میلیارد دلارەیە کە لەلایەن وەزارەتی نەوتی عێراقەوە کە شکات سکاڵا لەسەر تورکیا کراوە لە پاریس کە 26 میلیارد دلار دەبێت وەکو قەرەبوو بداتەوە تورکیا لەبەر ئەم کۆمەڵە هۆکارەوە لەبەر نابودبوون و ناشرینبوونی تورکیاش و ئەو گۆشەگیریەی کە لە ئێستادا لە نێودەوڵەتیە ڕوبەڕووی تورکیا بووتەوە لەسەر دەخالەتکردنی و داگیرکردنی خۆرئاوای کوردستان و بەکارهێنانی چەکی فسفۆر و بەدەیان دۆسیەی تر کە لەسەری کەوتووە دەیەوێت ڕوویەکی جوانی خۆی پیشاندەدات کە وەکو پێشتر لە سەرەتاوە باسم کرد ئارایشکردنێکی ڕووی خۆیەتی. بەڵێ سپاس دەکەم دکتۆر گەرەمە لای بەرەزت سەبارەت بەوەی کە لە پێوەست بە پەیوەندەکانی هەرێم و تورکیا هۆکاری چێکە تاکو ئێستا نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە تورکیانە بەڵام ئێمە دەبینین نوێنەری بەشێکی زۆر لە حیزبەکان لە تورکیا بوونی هەیە؟ نوێنەرایەتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو هەموو وڵاتەکانی دیکەش ئەبێ هەبێ بەپێی دەستوری عێراقی کە لە سیاقی وەزارەتی خارجیە دەبێ هەرێمی کوردستان مەکتەبی تایبەتی خۆی هەبێ بەڵام لە بەبۆنەی جێبەجێنەکردنی دەستورەوە لە کابینەکانی پێشووی عێراقا نەک هەر لە تورکیا لە زۆربەی وڵاتانی تری دنیا نوێنەرایەتی سربەخۆی هەرێمی کوردستان ناچێ بە قورگی دەسەڵاتدارانی عێراقا و ئەو بەشە دەستوریە ناتوانن جێبەجێ بکەن کە لە خودی دەستورەکەشە هاتووە تەنیا چەند وڵاتێکی تاکولۆ نەبێ کە توانیویانە بە پێی علاقاتی شخصی و ئەوانە نووسنگەیەکی هەرێمی کوردستان سەر بە قونسوڵخانە یان سەفارەتخانەی عێراق لە وڵاتانی دنیا بکەنەوە ئێمە ئەگەر دەستورەکەی خۆمان تەزدیق بکردبایە لە مادە 98 هاتووە کە هەموو ئەو دەسەڵاتە حەسریانەی کە بۆ حکوومەتی فیدراڵی دانراوە لە مادەی 111دا کە 11 فقرەیە لە بێجگە لەو بڕگانە ئێمە وەک هەرێمی کوردستان دەتوانین ممارەسەی هەر بافێکی تری خارجی بکەین چونکە ئێمە دەزانین کە علاقاتی خارجی لە وڵاتی فیدراڵیدا تەنیا مرکزەکە پەیوەندی لەو دەوڵەتیانە و ئیقلیمەکانیش بەو شێوە ڕێخستنەی کە لە دەستوری عێراقا هاتووە ئەگەر جێبەجێ بکرێت دەبێ هەموو نوێنەرایەتێکی عێراق نووسنگەیەکی هەرێمی کوردستانی لێبێت ئەو لە سیاقی جێبەجێکردنی ئەو بەرگە دەستوریەدا ئێستاش هەوڵ دەدرێ لە ناو لیژنەکانی پەیوەندی و ڕاستکردنەوەی جێبەجێکردنی دەستوری عێراقا باسی و بابەتە بە شێوکی ڕوون و ئاشکرا کراوە کە ئەو مادە من مەبەستمەوە نەبوو کە ئەوەی کە بەڕێز وتت بە پێی دەستور هەرێمی کوردستان بۆ هەیە مەسەلەن پاشکوێتی ڕۆشنبیری
هەبێت مەسەلەن لە وڵاتانی لەگەڵ باڵێستانەکانی عێراق بەڵام ئێمە دەبین بۆ نمونە لە ئەمریکا نووسینگەی نوێنەری هەرێمی کوردستانە لە دەروی باڵێستخانی عێراق مەسەلەن لە بەریتانیا هەیە لە فەڕەنسا هەیە لە ئێران هەیە مەسەلەن بۆچی ئەم نوێنەراتی مەسەلەن لە تورکیانە لە کاتێکا مەسەلەن لە نەمسا هەیە بەڵێ بەڵێ ئەی ئاخر ئەوە هەر لە سیاقی ئەو بابەتایە کە ئەرزی جەنابتم کرد یعنی ئەگەر بڵین ئەگەر نوێنەرایەتی عێراق خۆی مکورد نەبێ یعنی ئێستا مفاتەحەکردنە ڕسمیەکە لە ڕێگەی وەزارەتی خارجی عێراقەوە دەبێ بکرێ ئەو وەزارەتی خارجیە دەتوانێت بۆ خۆی هەر بە شێوەیەکی ڕاست و ڕەوان ئەگەر دەستورەکە جێبەجێ بکە ئەوە دەبێت لە هەموو جێگەیەک ئەو نوێنەرایەتیە کراوە بێ بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە پەیوەندیەکانی بینی هەرێمی کوردستان و تورکیا شلۆقەیە لاوازە چونکە دامەزرانی کابینەی نوێمە تاقە وەزیرێکی خارجی کاتبوو بۆ ئێرە وەزیری خارجی تورکیا باشە کاتمان زۆر کەم ماوە سەبارەت بەوەی کە ڕێکەوتن لەگەڵ بەغداد هیچ پەیوەندێکی بە تورکیاوە ینی تورکیا ینی پێی خۆش بێ یاخود پێی ناخۆش بێ هەرێم ڕێکەوتن لەگەڵ بەغداد بکە لە مەسەلەی نەوت تورکیا پێی خۆش بێ یا پێی ناخۆش بێ ئێران پێی نەخۆش بێ یا پێی ناخۆش بێ عێراق پێی خۆش بێ یا پێی ناخۆش بێ هەرێمی کوردستان ڕقمێکی قورسە لە ناوچەکەدا و حساب بۆ نەکردنی ئەو ڕقەمە قورسە زەرەرزیان لە هەر وڵاتێک دەگات کە ئەو حسابە نەکات و وڵاتانی دنیا بە ئەمریکا و رووسیا و ئەوروپاشەوە تێگەیشتون کە هەندنەدان و هەندانی تیرۆر نابێ لەسەر ئاسی نەودەوڵەتی جێبەجێ بکرێت لەلایەن هەندێک وڵاتی ناوچەکەوە و هەرێمی کوردستانیش خەتی سوور و بڤەیە بۆ دەستکاریکردنی لە دوای ئۆکتۆبەری 16 ئۆکتۆبەری 2007 بۆ دەرکەوت کە هێزی هەرێمی کوردستان لە خودی خۆی دا و لەسەر ئاسی نەودەوڵەتی و جیهانیش و دووپاتکردنەوەی هەموو ئەو سەردانانەی دەسەڵاتدارە باڵا دەستەکانی دنیاش هەمووی سەنەدی تاپۆی بەهێزی هەرێمی کوردستانە کە دەبێ و خۆی بمێنێتەوە بدرەوشێتەوە لە ناو. بەڵێ دوا پرسیارم زۆر بە کورتی لە ماوەی کەمتر لە دقەیەک سەبارەت بە مەسەلەی ئاڵگۆڕی بازرگانی کەم ڕۆسەرۆکی حکومەت وتی دانەوێت ئاڵگۆڕی بازرگانی بەرزکەنەوە کە پێشتر باز لە 13 میلیارد دلار دەکرێت لە ساڵێکدا لە ماوەی ڕابردوودا چەند گروپێکی بایکۆت دروست بوون پێ دوای ئەمە دەسەڵاتدارانی تورکیای نیگەران کردووە لەمڕۆ بە کورتی بێسپاس دەکەم. باسی 20 میلیارد دلار کرێ باسی واکرێ لەگەڵ عێراقا هەمووی تورکیا 20 میلیارد دلار ئاڵوگۆڕی شمەک بکە کاتێک ئەو گروپانەی کە بایکۆتی دەیانەوێت تورکیا بکەن دەبێت پێش بایکۆتکردنەکە باسی ئەوە بکەن میلەتی کورد نەتەوەی کورد چۆن خۆی دەتوانێت کەلوپەل و ئامرازی ژیان و خواردنی خۆی پیا بکە. ئەگەر ئەوەیمان کرد ئەو وەختە دەتوانین بایکۆتیش بکەین بەڵام ئەگەر تۆ ناتوانانی گەلی خۆت برسی بکەیت و باسی بایکۆت بکەیت بە بۆنەی مەسەلەیەکی ئایدۆلۆجیەوە و منطق و واقع دژی ئەو مەسەلە ئایدۆلۆجیە بێ بۆیە سەپاندنی ئایدۆلۆجیەت بەسەر مەعیدەدا نابێ دەبێ دایمەن بارودۆخی ئینسان سەقامگیر لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سکتێریەوە ئەو جاباسیە و بابەت ئایدۆلۆجیانە دەکرێت. سپاس دەکەم دەخێکی بۆ ڕێزکە نەوزە سەبارەت بە مەسەلە ئاڵگۆڕی بازرگانی و پەیوەندی ئابوووریەکانی هەرێمی تورکیا. ساڵی 2018 ئابووری تورکیا و ئەو داهاتی کە دەستی کەوتووە 8 میلیارد و 400 میلیۆن دلار بووە لە هەرێمی کوردستانەوە لە هەرێمی کوردستاندا بەڵێ بگرێت لە عێراقدا تقریبان گەشتوتە 13 میلیارد دلار و ئێستا دەیانەوێت پرۆژەکەیان ئەوەیە کە بۆ بەرهێنان بگەێنە 20 میلیارد دلار. بەڵام باسی بایکۆتت کرد بایکۆت لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بۆ ینی بارتەقای ئەوەی کە تورکیا ئازاری گەیاندووە و ناوچەیەکی پارچەیەک لە کوردستانی وێران کردووە و خەڵکی سڤیلی شەید کردووە هاوڵاتیانی کوردستان بایکۆتی لەسەر مەسەلەی ئایدۆلۆژیا نەبووە مەسەلەی ئایدۆلۆژیاش بێت خەڵک بە ئەوەی دەزانێت بە مافی خۆی دەزانێت کە بایکۆتی کاڵای تورکی باش لەبەرەوەی کە تورکیا زەرەرزیانی ڕۆحی و گیانی گەیاندووە بە خۆرئاوای کوردستان. تورکیا دەتوانێت سیاسەتەکانی خۆی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێک بکاتەوە و هەڵە سیاسیەکانی و ئەو هەڵانی کە ئەردۆغان کردوێتی ڕاستی بکاتەوە ئەو کاتە دەتوانێت لە مەسئلەی بازرگانیشدا ڕێگای ڕاستی بازرگانی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا بگرێتە بەر. بەڵێ زۆر سپاس بۆ وەرزان نەوزات ساڵح شارەزای کاروباری تورکیا لە سوودی سەرەکی هەروە لاولێرە و دکتۆر ڕێبین سەلام مامۆستای سانکۆ سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارەم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.